باشی تۆش سەلامەت بی. ناوی بەڕێزە ڕەنجدەر کاک ڕەنجدەر دەتوانی سەیری کامێرەکەمان بکەیت ئەرە وەڵا. کاک ڕەنجدەر ئەو چی دەکڕی وەڵا تەماشای ئەو تەسبیحانە دەکەی. حەز لە تەسبیحە ئەرە وەڵا. بۆچی بەکارێهێنی وەڵا هەروەرە دەست بی و تەسبیحاتیشی پێ بکەیت. تەسبیحاتیشی پێ دەکەی خوا لێ قبوڵ بکە ئیشەڵڵا. ئامین ئەزمایی. کاک ڕەنجدەر بە چیەوە سەرقاڵی ڕۆژانە وەڵا کاسبی ئیشی نەجاری دەکەم. لەش ساغ ئیشەکەتان قورس نییە باشە الحەمدولیلا. بازار چۆنە باشە خەڵکشت دروست دەکات لە خۆ زیاتر خواست لەسەر چ شتێکە دروستەکەن لای ئێوە وەڵا ئەوەی پێویستی بەخانی بیخانی دروست دەکات بینایەش دروست دەکرێت بینایی بەرزوار. بەڵێ باشە لە شتان ساغبێ سەلام. پرسیارێکمان هەیە دەربارەی کوردستان باشە. باشە گوندی چەرمۆ لە کوردستان یەکەمین گوندی چییە یەکەمین گوندی چییە؟ بەچی بەناوبانگە بە کوشت و کاڵ. بە کشت و کاڵ تەواو. ویستم اختیاری بەمێ بس ماشەڵڵا زۆر زیرەکە خۆی زانی پێویستی بە اختیار نەبوو الحەمدولیلا. لەش ساغ بێ سەلامەت بی. تەواوە وەڵامەکە ڕاستە پیرۆزە بوویتە خاوەن خەڵاتێکمان پێ بدەن ئەمە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزی تێکساس چیکن دەچی لێنان دەخۆیت و ساویز داشکاندن وەردەگریت تەواو دەستەکان خۆش. سەر خۆش بێ ئافرێتان بێ بە خۆشی بەکاری بێنن شتێکی خۆش پێشکەش ناکەی شتی خۆش بەڵێ ئەو وەڵامەکەم پێ گوتیتەوە. ئەی باشە وەڵامەکە ئیسپادی خۆتی ئەوەندە تیا بوو بەسە. ئیسپادی خۆتی تیا بوو قەینە میشە بێ ئیسپادێ بکەم وایە وەڵا نکتەیەکی خۆشم بۆ بکە نوکتەی خۆش بەڵێ دیارە نکتەی خۆشە لەلایە وەڵا ناوەڵا ئێستا لاکنم نێ. آخر ئێستا نا کاتی تر کاتی تر ئینشاڵڵا گەر جارێشکە یەکترمان دیت. نانە ینی مەبەست وەڵام پێش بەرنامەکە لە مەجلیس و شتاکە دانیشی نکتەی خۆش باسەکەی بەڵام ئێستا ئەڵێ هیچم بیر ئەوەندە ئەوە نییە برێم زۆر قسە بکەم کەم دوومە کەم دویت ئاوێ. بۆچی حەز بە تێکەڵی نییە هەروە کەم قسەکردن باشترە نەک زۆر قسە بکەن. ئەکییت دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداریت لەش سەلامەت بی. ساق بێ خوالە